لە مەراسیمێکدا و بە ئامادەبوونی نوێنەریانەکان و دەستگاکانی ڕاگەاندن و ئەندامانی یەکێتی تۆپی کوردستان و ئەستێرەکانی تۆپی پێ تیر و پشتی خولی نایەبی کوردستان بە شێوازێکی نوێ ڕاکێشرا. بەر لە ڕاکێشانی تیر و پشکەکە کشانەوەی نەورۆز پەسەند کرا و 15یانە بەشدار دەبن لە یاریەکانی ئەم وەرزەی خولەکە و بە شێوازی خول و هەریانەیەک ئەنجامدانی 28 یاری بەڕێوە دەچێت. بەڵێنماندا وەک ئەودا برادەرەی کەلەیەکی تۆپی کوردستانە ئەوەی لە پەراوی یەکێتی تۆپی کوردستان 22-23 هەیە تەنفیزیەکەین، یعنی هیچ شتێک بەجێ نایلین. ڕێنماییمان هەیە هەریانەیەک ئەگە یەکێک لەوە یاریگاکان، یعنی شوێنی تایبەت بۆ ڕاگەیاندن، یعنی مەخۆڵ نییە تۆ شوێنێکت نەبێت لەو وارانە لەو گەرمایە نەتوانن شوێنێکی زۆر بەسیتت بۆینکەن. بۆیە ئێمە لەگەریان قسەمان کردووە و سەردانشیانەکەین و ڕێنماییشیانە دێنێ. دڵنیابن ئیم ساڵێکی تۆپی کوردستان هەموو بڕیارەکان تەنفیزەکە. یانەکان بەم هەنگاوە یەکەی تۆپی کوردستان دڵخۆشن و زۆر بەشیان مانگێک بەر لە دەستپێکردنی خولەکە ئامادەکاریان بۆ وەرزی نوێ دەست پێ کردووە. هەردوو یانەی چەمچەماڵ و چوار قوڕنەش ئاواتەخوازن بتوانن لە یاریگای خۆیان و لە بەردەم هاندەرانیان یاریەکانیان ئەنجام بدەن. دیارە ئێمە وەکو یانی وەرز چەمچەماڵ لە خولیان نایبەکان بڕیارماندا کە بەشدار بین دوایەوەی کە وعدیان داوە دەستگیرۆی هاوکاریمان بکەن و تا بتوانین لە ناو یاریگای خۆمانە یاریەکەین. بەڵام هەچ کاتێکیشی تۆپی کوردستان هات و تیمی ئەوەی کێنان بۆ یاریگاکان یاریگای ئەمەیان بەدڵ نەبوو، ناچارە بین یاریەکانمان بگۆڕین بۆ دەرەوە. هیوادارم نەگەین ئەو ڕۆژە، چکەم ئێمە ئەوەی کە هەمانە نەمان شاردوێتەوە ساڵانە هۆکاری یەکەمی سەرکەوتنمان ناو یاریگای خۆمانە بۆ هاندەران نەگرێتەوە وە خۆشی تۆپی پێش من بە هاندەرەوەی بینم. ئەگە بچینی هەر شوێنیشکە ڕاستە هاندەر دێ، بەڵام ڕێژەیەکی کەم بەرچاو. هیوادارم بتوانین بۆ ئەم ساڵ ناو یاریگای خۆمانە یاری بکەین. دیارە خولی ناوی کوردستان بۆ چواقڕنەیە کە 2 ساڵە نادی وەرگتۆتەوە و خۆی ڕێخستۆتەوە، بێگومان ئەرکێکی ئاسان نییە، بەڵام لەگەڵ ئەرکە قورسەکەشدا شەرمان داواتە بەرێ ئامادەکاریمان کردووە تا نەچینە ناو دەورەکە نازانین چۆن دەوێت، بەڵام لە پێش خولەکەەوە ئامادەکاریەکمان کردووە شەڕیمانەوە ناکەین. بەڕاستی ئەو ئامانجەی هەمانە منافەسەکردە دیاریکردنی ئەو یاریگای ئاشکاریەکانی ئێمە بۆ دەگوازرێتەوە. دیارە لە مەڕاستیمەکەشدا ئاماژیان پێکرد کە لیژنەیەک بۆ چاودێری و متابعی یاریگاکان دەردەچێ. ئەو لیژنەیە کە هات دوای بینین یاریگاکە ئەو یاریگای بۆ ئێمە دیاریەکە کە یاریەکانی ئێمە تیا دەگوازێتەوە، جا یاریەک دەبیان دویاری ئەوە ئیتحاد دەزانێت. وا بڕیارە حەفدەمین وەشانی خولی نایەبی کوردستان 13 مانگی داهاتوو بە بەشداری 15یانە دەست پێ بکات و 6 ڕۆژ جارێک هەفتەیەکی خولەکە ئەنجام بدرێت. یەکێتی تۆپی کوردستانیش کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە کەوا دەبێت یانەکان پێوەی پابند بن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.